وەکو یەکێک لە شاعرە هەرە ناسروشتیەکانی سەر گۆی زەوی نەک هەر کورت بەڕاستی شێرکۆ دیاردەیەکی سەیری لەحزەکەی خۆی بووە بەڕاستی لەبەر ئەوەی شێرکۆ فرەڕەهەندە هەڵبەت وەکو مرۆڤ من ئەوەنەی کە لێی نزیک بووم یا و چەندین جارێک کە بە تایبەتی دوایەوەی کە من دەرکەوتم چکە من مناڵ بووم کە مامۆستا شێرکۆ شارەکانی ئەنووسیمە لە هەشتاکانە ئیتر گەڕامەوە سەر ئەوەی کە شاری کازیوە بخوێنمەوە گەڕامەوە سەر ئەوەی کە شێرکۆ بێکەس بناسم شێرکۆ بێکەس چییە و شێرکۆ بێکەس وەکو تەقینەوەیەکی زمانەوانی لە بەردەم منە وەکو گەنجێک هاتە بەردەمم وەکو فەرهەنگێکی گەورە لە زانیاری بۆ سەر بە تایبەتی لە دیوانی ئەزمونە سەیر و سەمەرەی کازیوە کە ئاشنای کردم بە کێشە سیاسیەکانی ئەمریکای لاتین لە کوبا لە شۆڕشەکانی کوبا لە چیلی لە فەڵەستین ئەنجا ئەگەڕایەوە بۆ کوردستانەوەی کە کازوی خوێنبێتەوە ئەزانێ بۆ من تەقینەوەیشی گەورەی خەیاڵ و لە بەردەم ئەو پۆرترێتە شاریانە و ئەو زمانە شاری ئەو سەقافەتە ئەنتەرناسیۆناڵی کە شێرکۆ بێکەس هەڵگری بوو لە ناو کازیوەیە دوای وای گەڕێمەوە سەر کەژاوەی مەرگ بێدایەتی سەرەتاکانی پاشەوە دوای کەوتم بۆ داستانی هەڵۆی سوور بۆ شارەکانی کە لە شاخ کۆشکۆڵی پێشمەرگە کە بە دزیەوە هات نەوەی ئێمە جیلی ئێمە خوێنەوە مەسەلەن هەتاکو دوای ڕاپەڕین بۆ دەربەنی پەپولە بۆ خاچومار بۆ نامە بۆ گوڵدان من هەتا ئاخر شاری کە خۆم دەرهێنانیم بۆ کرد کە ئێستا کچێک نیشتیمانمە شێرکۆ دیاردەیەشی ناسروشتیە وەکو شاعر هەڵبدەکو مرۆڤێکی زۆر سادە و بەسیط و حساس و دۆخی یعنی شێرکۆ و شاعر ناتوانین لە یەکجیا بکەیتەوە ئەم کابرایە شاعر بوو هیچی تر نەبوو یعنی هەمیشە لە لەحزەی شعریە هەش هەڵبەت وەکو مرۆڤ ئەویش ئازار و مەشاکل وشتی شەخسی خۆی هەبوو بەڵام زۆرتر شاعریەت ینی زۆرتر شێرکۆ دەبینی لە دۆخێکە کە هەستەکەی چاوەڕێی شتێک بڵێ ئێستا وەک چۆن لەسەر شانەوە بینی کە شعرەکانی قەسیدەکانی خوێنەوە و مناڵم بۆ من وەکو شێرکۆ فرەڕەهەندە یونیڤەرساڵە شاعرێکی مرۆڤ دۆستە ئینسانیە بۆ هەموو شوێنێک ئەنووسێ بۆ کورد بۆ نەتەوەیشە لە هەمان لەحزان و ڕەخنەگرە لەگەڵ ژنایە لەگەڵ چڵک شکانی دارێ لە هەنارە خۆیەکا بە قوربانی بۆ هەموو تراژیدیاکانی کورد هەزارە چێژە لە باتی ئێمە لەگەڵ هەموو تراژیدیاکانی بەشەریەتە لە هەر شوێنێک بێت شێرکۆ فرەڕەهەندە شێرکۆ مرۆڤ دۆستە